جینۆسایدی ژۆکان ئەوەندە بایەخی پێدراوە لە بواری ئەدەب و هونەر و بەحس و لێکۆڵینەوەی زانستی و ئەوانە کە هەتا ئێستا درێژەی هەیە، یعنی هەروەکو وایە کە دوێنەوەی داێت. بەڵام لە کوردستانە بێژگەلەوەی بایەخی دووشی پێ نەدراوە، تەنها چەند کەسێکی دڵسۆز کە ئەتوانن بڵێن بە پەنجەکانی دەزەژمێرێن خۆیان تەرخان کردو بۆ ئەو بابەتە و خزمەتێکی گەورەیان کردووە و دەکرێت بڵێن ئەوانە کارێکیان کردووە کە ئەبێ مێژوو بۆیان بنووسێت. کاک عومەر محەممەد یەکێکە لەو هاوڕێ خۆشەویستانە کە لە دوای ڕاپەڕینەوە خۆی تەرخان کرد بۆ بابەتە و خزمەتی زۆری لەو بوارەیە کردووە. ئێستاش بە خۆشحاڵیەوە بە ناوی هەمومانەوە بە ناوی هەمووتانەوە بە خێراتنی لێکەی کە بێژگە لە چالاکی زۆرەکانی لەو بوارەیە ئێستاش ئەندامی دەستی کاتێکیاگادادوونە. کاک عومەر بە تەمەن گەنجە، بەڵام بەڕاستی بە ناوڕۆ و بەکارکردن بۆ بیناکردنی خۆی زۆریشی کردووە. لە ساڵی 1968 لەدایک بۆ لە سوودار پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی بەشیشان و بەکارهێنانی لە هونەری فیلمسازی تەواو کردووە. ئەوە یەکێ لە نیازەکانی و ئەوەی کە دەستی پێ کردووە ئەوەیە کە بایەخی زۆر بارنووسینی سیناریۆ بە تایبەتی لەسەر بابەتی ئەنفال و ئەو چیرۆک و داستان و تراژیدیایی کە خۆی ئەو بۆ ماوەی ساڵەتی ئاشنایەتی لە گەڵ ڕێکخراوە مەدەنیەکان دەمەکە ئیشی کردووە و بەڕێوەبەری ڕێکخراوە ناوەندی چاک بۆ لە کوردستان بڵاوکراوەی سپێدەی دەرکردووە و لە هەمووشی گرنگتر هاوڕێ سەرنووسەری کۆباری ئەنفالستان. دیسانەوە گەورەترین شەرەف و شانازی کە وەرگرتووە خۆشەویستی خەڵکی گەرمیان و ناوچەکانی ئەنفالە و پاسماوەی قوربانیەکانی ئەنفالە کە ئەوە من لەو باوەڕیان لای خۆشی و لای هەموومان گەورەترین شانازی زانین هەم بۆ کاک عومەر هەم بۆ ئەو خۆشەویستانەی تر کە کاریان لەو بابەتەیە کردووە کە کاک عەبدوڵڵا کەریمیش یەکێکە لەو خۆشەویستانە کە کاری جدی لەو بابەتەیە کرد. بەگەرمی بە خێراتنی کاک عەبدوڵڵا دیسانەوە بابەت زۆرە کە کاک عومەری پێ بناسێنین، بەڵام بەجێ ئەهێڵم بۆ خۆی لەبەرەوەی پرۆفایلەکەی ئەمەندە دەوڵەمەندە ڕەنگە کاتێکی زۆری بووە لەسەر کاتی باسەکەی ئەو بێ. بەگەرمی بە خێراتنی یەکەم و ئومێد دەکەم کە کاتێکی باش بەسوود لەگەڵی بەرێسەی بۆ تێبینیەکانی ئێوەش بابەتەکەی ئەو دەوڵەمەند بکە. زۆر سپاس کاک تەحسین، زۆر بەخێر بێن هاوڕێیانی بەڕێزم. هەڵبەت زۆر خۆشحاڵم بۆی کە لەگەڵی دانیشم بابەتێک باسەکەین کە کەمتر باس کراوە، بەڵام لەناو هەمووتانە بەخێراتنێکی زۆر زۆر تایبەتم هەیە بۆ کاک هاشم محەممەد ڕەشید بەداوای لێبوردنەوە. کاک هاشم دەرباز بووی گۆڕی بە کۆمەڵە، نەکرد دەرباز بووی تاوانی ئەنفال، لەبەرەوەی تاوانی ئەنفال و دەرباز بووی ئەنفال و هەڵەبجەمان زۆر زۆرە. بەرحاڵ باسەکەی ئێمە ئەمڕۆ بە ناوی شۆکی هەڵەبجە و شۆکی پاڵاسە. شۆک لە هەڵەبجاوە، شۆک لە پاڵاس. پاڵاس بەمانای ئەو کاتەی کە سلێمانی پاڵاس تازە تەسیس کرا بۆ لەوێ شۆکێک ڕوویدا هێناومەتە ناو ئەم چیرۆکەوە و پەیوەندیشی بە هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵە بۆیە هێناومەتە ناو ئەم چیرۆکەوە. لە ڕاستیە ئەم باسەی کە من لێرە لەم پرزنتیشنە بە چەند سلایدێک پێشکەشتانەکەم زۆر درێژترە لەوەی کە لێرە من ئەیخەمە ڕوو. 50 لاپەڕەی ئەیفۆڕە بە نووسین بە فۆنتی سیانزە، واتە بە فۆنتی کوردی قەبارەی سیانزە 50 لاپەڕەی ئەیفۆڕە بێجگە لە وێنەکانیشی زۆر زۆر زیاترن لەوەی کە لێرە لە من جێم کردوونەتەوە لە سلایدەکە. لەبەرەوەی گەرم بەهاتمە هەموو وێنەکانم نیشامدایە کاتێکی زۆر زۆرمان پێویستە بوو و لەسەر هەر وێنەیەکیش لە ڕاستیە
هەڵوەستە و قسەی زۆر چونکە دایمە لەناو وێنەیە یعنی بێجگەلەوەی کە خوێندنەوەیەکت بۆ هەیە چیرۆکێک لە پشتیوێتی بەڵام ڕەنگە هەر یەکێک لەم وێنانە چیرۆکی زیاتر دوایی کە من لێرە پیشانی دەم چیرۆکی زیاتریان بەدواوە تەوەرەکانم لەسەر سێ تەوەر دابەش کردەوە زۆر کاتی پێوە ناکوژم چونکە بە تەبیعەتی حاڵ ئەچینە ناو تەوەرەکانەوە بەڵام لە پێشچی ئەوەی کە لە ڕاستیە من زۆر بە گرنگ ێزانم ئەوەی ئێستا و مێژوومان بۆ دروستەکە تەنها خۆمانی من لێرەیە لەم باسەیە و بۆیەش ئەمەم هەڵبژارد کاری خۆمان کە زۆر بە هەند ناگیرێەوە بە کەم ئەگیرێەوە هەر کوردبوون خۆی بە کەم ئەگیرێ لێرە من کارێکی خۆماڵی لەگەر تیمێکی نێودەوڵەتی بەراوردم کردووە لە کاتێکە ئەم تیمە نێودەوڵەتیە پارەیەکی زۆر زۆری لەسەر هەڵدانەوەی 4 گۆڕ بەدەستیان وەرگرتووە و دوای مەسەن باسەکەین و ئەمیان پارێکی زۆر زۆر کەم بە هەمان ئەو ستانداردە نێودەوڵەتی ئەم کارەیان کردووە ئەم تیمە خۆماڵی خۆمان کە خەڵکی سلێمانی و دەوروبەرین بۆیە من پێم وایە ئەوەی کە چێژی بۆ ئێمە هەیە شوناسی خۆمانە یعنی بە کەم نەگرتنی کاری خۆمانە پێم وانەیە کورد بەم برین و بەم تێفکرینەی ئێستایەوە کە پێی وایە هەموو شتێکی خۆی پێکەمەوە هی ئەوانی تری پێ گەورەیە بە هیچ شوێک بگا ئەگەر ماڵی وێرانتر نەبێ زیاتر نەچێتە تاریشیەوە بە دڵنیایی تروسکایی بە خۆیەوە نابینێت یعنی ئامانجێکی ئەم ئیشەی من لێرە بەشێکی ئەم ئامانجەی لە پشتەوەیە و بەشێک لەم ئیشەی من پەیوەندی بە یادەوەریەوەیە لە ڕاستی یادەوەریش پابەندی ئەخلاقی و پابەندی سیاسی و پابەندی یاسایی پێویستە یعنی ئەگەر یادەوەری لە ڕاستیا دادپەروەریمان بۆ دروستنەکە هەر نەیکەین باشترە یعنی ئەوەی کە لە زەهنی کۆمەڵگای کوردی و تەنانەت سیاسیەکانی کوردیشایە کاتێک کە دێتە سەر دەربڕین لەسەر یادەوەری ئەڵێ بۆی کە لە بیر نەچێتەوە بۆی کە بە زیندوی لاینەوەکانمان بمێنێتەوە لە ڕاستی ئەگەر یادەوەری دروستمان نەکاتەوە و هەڵمان نەسێنێتەوە سەر پێ دادپەروەریمان بۆ دروست نەکا و بەلانی کەمەوە نەمانکا بە کۆمەڵگەیەکی ژینگە دۆست ژینگە ژیان دۆست ئەو یادەوەریە هەر نەبێ هەر لە بیر بچێتەوە باشترە من پێم وایە ئێستا سیاسەتمەداری کورد خۆی ون کردووە لەبەرەوە یادەوەریەکانیشی ون کردووە هەڵەبجەی ون کردووە ئەنفالی ون کردووە ئەم مەسەلەیەش قسەیە چۆن لەم قسەیە هەویرێکی ئاوچێشە لەبەرەوە زۆر لەسەر ئەوە ناڕۆم بۆیە ئەگەر ئێمە نیشانەیەک بەجێ نەهێڵین لەسەر ئەنفال و هەڵەبجە نیشانە بەو معنایی کە بەڕاستی نەبین بە خاوەن یا با بڵێن پابەندێکی ئەخلاقیمان نەبێ نەتوانین کولتورێکی لەسەر بینیا بکەین لە نەتیجە ئەشتێکی ئەوتۆ بەدەست ناهێنین و لە ڕاستیشا یادەوەریەکانمان لە دەستەین وەکو لە پێشەوە باسم کرد باسەکەی من هەوڵێکە هەم بۆ دروستکردنی یادەوەری و هەم بۆ قیمەتدانان بۆ خۆمان و بۆ کارەکانی خۆمان ئاماز لە باسەکەم خستنە ڕووی توانای خۆماڵی لە هەستیارترین پرۆسەی جینۆسایدە طبعاً پرۆسەی هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ هەتا بڵێ پرۆسەیەکی هەستیار و ئاڵۆزە هەم لەباری ئەمنیەوە و هەم لەباری ئەنترۆپۆلۆژیەوە و هەم لەباری باڵێن بودجەتینەوە پارێکی زۆر زۆریەوە لەباری ناسینەوە بەڵگەی دۆکۆم زۆر بەخێر بن لە هەستیارترین پرۆژێ هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ بە بەراوردکردنی ئەم توانایە لەگەڵ تیمێکی شارەزای نێودەوڵەتیدا کە دوایی باسیەکەین و بە تایبەتیش لەوەها کارێکی هەستار و پێویستدا کە مرۆڤ کە ئەمڕۆ بۆتە داخوازیەکی هەمیشەیی کە سوکاری بێسەر و شوێن کراوان کە بەداخەوە لەوەشا زوڵمێکی زۆر گەورە هەیە کە ئەویش چۆن ئەڵێی کاریگەری و هێزی سۆشیال میدیا و میدیایە بەسەر کە سوکاری ئەنفالکراوانەوە کە بە ئاراستەیەکی پێچەوانە یعنی بە شێوەیەکی پێچەوانە ئاراستەیەەکە هەمیشە داواکە بە زووترین کات ئێسک و پرووسکەکانم بۆ بێتەوە هەر ئەم عیبارەیە ئەم عیبارە بەکارهێنانە بۆ خۆی بەڕاستی جێگەی هەڵوێست و حتا جێگەی ڕەخنەکردنە ئێسک و پرووسکەکانم بۆ بێنەوە ئەوم بۆ بێنەوە لە کاتێکە ئەم پرۆسەیە
زۆر هەستیارە و زۆر پابندە بە مافی ئینسانەوە مردوش خۆی ڕێزی تایبەتی خۆی هەیە بەڕاستی نابێت بۆ شێوێ مامەڵەی لەگەڵا بکرێ کە پێشتر مامەڵەی لەگەڵا کراوە چونکە بۆ خۆی دوجار هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ بزنسێکی زۆر گەورەیە ئەمە بۆ خۆی ئەمەش خۆم کاتی خۆی وتارێکم لەسەر نووسی و بەسپاسەوە کەناڵی کێنێنیش هەر بە دەنگەوە گرنگیان پێدا پێکەوە بەستنەوەی ئەم خەمو یادەوەری هەڵەبجە و ئەنفال لەم هەڵدانەوەی گۆڕایە یعنی هینە یعنی بۆ من گرنگ بوو چونکە هێشتا لە دیدی کەسوکاری ئەنفال و هەڵەبجەوە ئەم دوو یادە جیاوازن مثلەن جاری وایە خەڵکی هەڵەبجە تەلەفۆنم بۆکەن وازان من کەسوکارم ئەنفالە ئەڵێ هاو خەمتم و ئەوانە یعنی جیان کردوێتەوە تاوانەکەیان لە یەکجیا کردوێتەوە لە کاتێککە ئێمە یادەوەریەکەمان یەک یادەوەریە یا با بڵێن وەکو چۆنەڵێ ئەرمەنیەک تەلەفۆن بۆ من بکە هاوخەمی خۆی دەرببڕێ یعنی خەلەلەکە لەوایە یا من چۆن بۆ ئەرمەنیەکی دەربڕم لە کاتێکە ئێمە خاوەنی یەک برینین هەڵەبجە و ئەنفال یەک برینە بەڵام دۆسیەکانیان جیاوازە تێگەیشتن لە گرنگی هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ بە ڕێکاری زانستی کە تیایدا هەم مافی قوربانیەکان و هەم هی کەسوکاریشیان چونکە هی کەسوکاریان مافێکیان هەیە و ئەوانەی کە هەڵەدرێنەوە مامەڵیان لەگەڵاکرێ بە تایبەت تیمی هەڵدانەوە پێویستە مامەڵەیەکی ئینسانی یا با بڵێن بە ستانداردی نێودەوڵەتی مامەڵیان لەگەڵا بکرێت کەمکردنەوەی هەژمۆنی سۆشیال میدیا و کاریگەری ڕاگەاندن بەسەر کەسوکاریانەوە بۆ پەلەکردن لە هەڵدانەوەی گۆڕەکان و تێکەڵبوونی ناسنامە و کەلوپەلەکان لەم پرۆسەیە بەهابەخشین بە دۆکۆمنتەکان لە پێناوی دروستکردنی یادەوەریەکی سەراسەری بۆ ڕێزگرتن لە قوربانیانی جینۆساید و بەدیهێنانی دادپەروەری چونکە دۆکۆمنت ڕۆڵی سەرەکی دەبینێت لە دروستکردنی یادەوەریدا یعنی ئێمە ناتوانین بەبێ دۆکۆمنت زۆر جەخت لەسەر یادەوەری بکەینەوە یا با بڵێن ناتوانین زۆر چۆنەڵی یادەوەریەکی بەرجەستە یادەوەریەکی باشتر بکەینەوە لەوەی کە مەسەن دۆکۆمنت و بەڵگەمان لە بەردەستایە چونکە لە ناو یادەوەریای وێنە ڕۆڵێکی زۆر نێودەوڵەتی بێنێ سنوورەکانە بەزێنێ زمانمان زمانی هاو بەشە مەسەرەن تێگەیشتن لەوێنە ڕەنگە پێویستی بە وەرجێڕ و بە کاتێکی زۆر نەبێ لێرە منوێ سپاسی ساسان ئەنوەر بکەم کە راپۆرتی دەستنووسی ئەم پرزنتێشنەی یاوەتە دەزمن و دوجار کە بە هیوان بکرێ بە کتێبێک لە ڕاستیە ئەمە بابەتێکی پەراوێزخرا و فرێدراو بوو هەر ئەتوانین بەم نەسە بیڵین من بەسپاسەوە کە کاک ساسان هەموو ئەو بەڵگانەیە دەزمن کە دوجار کتێبێکی لێ دروستەکرێ بەڵام لە وەزارەتی مافی مرۆڤ و ئاوەرە ئەنفال کاڵۆشابەوە هەر دۆسیەکە فرێدرا بوو اینجا ئێستا کاریگەری و کارەساتەکە لێرەیە کە من بەم هەموو هەوڵەی خۆمەوە نەمتوانی ئەو کارمەندانە بدۆزمەوە یەکێک لە باوکی ئەو کارمەندانە داوەتم کردووە پێ لێرە دانیشێ برادەرمە سێ جار تاکو ئێستا بەڕەسمی داوام لێ کردووە کاکە بەس پەیوەندیەکمان بۆ دروستکە نەیتوانیوە کچی ئەوە کچی کاک شەرجەمال لە قەڵەوە کە لەو تیمایە بەشداری کردو یعنی دۆزینەوەی کارمەندەکان بۆ ئێمە بۆ بە کێشە بەڕاستی یعنی ئێهمالکردنەکە یا بە بڵێن پەرایز خستنەکە تاو ئاستەیە و زۆر سپاس بۆ خات و خێڵان مستەفا کە هاوکاری کردم لە نووسینەوەی راپۆرتەکە و کاک ژیلوان سێ ئەحمەد کە لە مۆنتاژکردنی ڤیدیۆکان دوو ڤیدیۆم داناوە لێرە هاوکاری کردوم و بۆ ڕێکخرای ئازادبوون کە ڕێکخرای خۆمە و زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیشتان توانە و شارەزایی و پەتای خۆ بەکەم زانی پرۆسەی هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ زۆر هەستیار و ئاڵۆزە و نابێت پەلەی تێدا بکرێت چونکە سروشتی کارەکە وایە دەبێت لەسەر خۆ بەڕێوە بچێت بۆ هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ پشوە درێژیەکی زۆرمان پێویستە چی ئەوانەی کە هەڵی ئەدەنەوە وچی ئەوانەی کە چاوەڕوانی هەڵدانەوەن بە تایبەتی کە سوکاری قوربانیانی ئەنفال و هەڵەبجە بەڕاستی خراونەتە دۆخێکی سایکۆلۆژی زۆر خەتەرناکەوە یعنی ئەبێ ئەوان تێبگەن هەڵدانەوەی گۆڕەکان بە ئاسان بەدەستەوە نایە و پێم وابێ دواکەوتن و هەڵنەدانەوەی لەوەی کە هەڵی بیتەوە بزنسی پێوە بکرێ بەڵگەنامە یاسایەکان تێکەڵ بن پەیکەرە ئێسکەکان تێکەڵ یەکتری بن هەڵ نەدرێتەوە باشترە لەبەرەوە ئەبێ ئەگەر ئێمە مەسەلەکە لێرە شکۆ و ڕێزی ئینسانە ئەبێ زۆر بە وریایی مامەڵە لەگەڵ ئەوە بکەین و بە پێچەوانەی میدیای کوردیەوە کە هەمیشە دایکان خوشکان کە سوکاری ئەو قوربانیانە بەو شێوە ئاڕاستاکە و بۆ مەرامی سیاسیش بەڕاستی ئەوەی کە دەسەڵاتە پێی وایە هەموو شتێکیان بۆ کراون بەکارت و ئەوەی کە پێشتریش ئۆپۆزیسیۆن بۆ کە ئێستا نەماوە
پێی وا بووە کە ئەم شەریحەیە هیچی بۆ نەکراوە و مەسەڵەن ئەم گۆڕانە پێی وایە هەڵدانەوەیان زۆر ئاسانە. 2000 پیشانی دەین کە هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ لە دوو ناحیەوە لە سێ ڕەهەندەوە زۆر زەحمەتە، بەڵام کە زەحمەتە نابێت دوا بخرێ و نابێت کاریتیان نەکرێ، نابێت پشتگوێ بخرێ. قسەکەمان لەسەرەوە نییە. یەکەم لە ڕووی مادیەوە پارەیەکی زۆری تێچێ بۆ هەر پەیکەرە ئێسکێک بە پێی قسەی دوو کەسی تایبەت کە لەو مەجالەیە ئیشیان کردووە بۆ هەر تەرمێک دەفتەرێک و بیست وەرەقە چەندەکە 12,000 دۆلاری پێویستە بۆ هەر تەرمێک بۆ ناسینەوەی 12,000 دۆلاری پێویستە. ئەنجاوەرە ئێمە ئەبێ عنی حسابی خۆتکە ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ دۆسیا بکەین و لە ڕووی ئەمنیشەوە مەسەلەیەکە زۆرمەوە لە ڕووی مافی مرۆڤیشەوە مەسەلەیەکە دوجار لە وردەکاریە قسەی لەسەرەکەین. دابینکردنی پارێکی زۆر باسمان کرد. ئەم تیمەی لێرەدا جێگەی باسەکەمانە بە بەراورد لەگەڵ کاری ئەوانی دی بە تایبەت ئەوانەی لە عێراقدا گۆڕیان هەڵداوەتەوە سەرباری کەمی کەرەستە و کەمی ئەزممویش زۆر سەرکەوتوتر بوون لەوەی کە پێشبینی کراوە و نمونەی بەراوردکاری دوو نمونەی بەراوردکاری ئێستا نیشانەدەم. یەکەم لە کرواتیا توانراوە لە کۆی 1300 کەس لە ماوەی 7 ساڵدا تەنها 500 کەس دەربهێنرێتەوە. لە ماوەی 7 ساڵدا تەنها 500 کەس دەربهێنرێتەوە. سەرچاوەی ئەم زانیاریە کۆنفرانسێکی ICMP بوو کە ئەو ژنە ناوی چی بوو کا کاشمەڵای ناوەکەم بیچەوە ژنە ئەمریکیەکە تۆ ڕسمەتەیە لەگەڵیا بۆ یاڵێم. نمونەی دووەم لە بۆسنە و هەرزۆگۆڤین لە کۆی 1300 کەس لە ماوەی 10 ساڵدا توانراوە تەنها چارەکێکی ئەم ژمارەیە دەربهێنرێتەوە. بەڵام تیمەکەی هەڵەبجە لە ماوەی 22 ڕۆژدا تەمان ئەبێ ئەوەش بڵێم تەرمی 30 کەسیان دەرهێناوە لە ناویانە 26 کەسیان ناسیەوە. یعنی بە هەموو بەڵگە قانونیەکانیشەوە. یەکێ لەوانە خەزوری کاک دکتۆر هەردیە بەداخەوە وەرزان دوجار ئەویش جانی لەدەستدا بەڵێ بەبوونەوە حادسەیەوە. کاری ئەم تیمە بە بەراورد لەگەڵ هەڵدانەوەی گۆڕەکانی کوێمێ لە ساڵی 1994 1994 و لەگەڵ حەزەر و سەماوە واتە لە حەزەر دوو گۆڕ هەڵدراوە حەزەر یەک حەزەر دوو و سەماوە یەک سەماوە دوو. یعنی بە بەراورد لەگەڵ ئەوانە زۆر سەرکەوتوتر و گونجاوترە بۆ ئێمە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی پارە و کاتێکی زۆر کەمتری ویستووە. 4 گۆڕی بە کۆمەڵ لە سەماوە حەزەر هەڵدراوەتەوە 13 ملیۆن دۆلاری تێچووە بە پێی زانیاری و سەرچاوەی زانیاریەکە دادگای باڵای تاوانەکانی عێراق. هیچ یەکێک لەو ڕووفاتانە لەو کەسانە نەناسرانەوە، بەڵام زاندران کە خەڵکی چ مەنتەقەیەکن سەیری ئەم بەراوردەکەن تکایە بزانن ئێمە بۆ ئەبێ خۆمان بەکەم بگرین و کاری خۆمان بەکەم بگرین. ئەم تیمە تەنها یەک دەورەیان بینیوە لە یەک خولا بەشداریان کردووە. دواییش پیشانتان هەیەم بە بەڵگە کارەکان چەند پرۆفیشناڵە و چەند بەوردەکاری ئیشیان کردووە. هیچ یەکی چیان ناناسم، هیچیان برادرم نین، خزمم نین. بەڵام کارەکەی هەڵەبجە 3000 و تقریبا 200 دۆلاری تێچووە. 3200 دۆلار بەراوردی کە لەگەڵ 13 ملیۆن دۆلار و 13 ملیۆن و نیو دۆلار بزان چەنەکە. سەرچاوی زانیاریەکە بڕۆن دیداری کامەران سابیر بخوێنەوە لە ئەنفالستان ژمارە 5 لاپەڕە 19 و سەرچاوی زانیاری داهاتەکەی هەڵەبجە کە بەداخەوە وەسڵەکانی نەمابوو، بەڵام بەڕێوەبەری مافی مرۆڤ و ئاوەرە و ئەنفالی ئەو کاتە ئەڵێ 4 ملیۆن دیناری عێراقی تێچووکە و کاتە 3000 و شتێک دۆلاریەک. جوگرافیای ڕووداوەکە هەڵەبجە قلیچ 6 کیلۆمەتر ئەکوێتە باکووری شاری هەڵەبجەوە و ناوی کانیەکە و لە هەمان کاتە لە شارە زورا گوندێکیش هەیە ناوی قلیجە نابێ ئەومان لێ تێک بچێمە مەبەسمان ئەو منطقەیە بەڵێ نزیک جادەی گشتی جەلیلە و عەبابەلیەیە. لە هەمان کاتدا گوندێکیش ئەوەی کە باسمان کرد مێژووی ڕووداوەکە 16 ڕوویداوە، یعنی قوربانیەکان 16 بەرکەوتون. مێژووی هەڵدانەکەیان 9 دەی 2004. ئەمە بە وێنە جوگرافیای ڕووداوەکەیە.
ئەمەش ڕێک کاتی هەڵدانەوەکەیە. هەڵدانەوە و یاداشکردن زانیاریەکان لە ناو 26 فایلدا هەڵگیراون، ئەوەی کە من دوجار نووسیومەتەوەی پێشتر باسم کرد. هەر فایلێک زیاد لە فۆرمێکی زانیاری 2 بۆ 6 لاپەڕیتیایە، عنی لە خۆگرتووە لەسەر کاغەزی ئایفۆر دروستکراون زانیاری وردەکاری دەربارەی ڕووفاتەکان و ئەو کەلوپەلانە ئەو پرۆپسانە و بەڵگە یاسانەتیایە. تەماان با هەر پێش ڕوودا و پێشەوەی کە بێ مەسەری باسی کەم ئەوەندە بە شارەزای کردویانە. من خۆم شخصیان زۆر سەرسامم پێیان، پارچە کانزایەک لە ژیفان یەکێکیانە فڕیان نەیاوە، بڵێن ئەمە بێکەڵکە نووسیانە پارچە کانزایەکی نەناسراو. ئەمە خۆی لە ڕاستەیە کارێکی پرۆفیشناڵانەیە، یعنی کە تۆڵی بە ستانداری زانستی، ئەمە ستانداری زانستی. اینجا دوجار دینە سەرەوەی کە لە فۆرمەکانە چیان کردووە. من لێرە جارێکتر جەختەکەمەوە سەر خۆمان، سەر هێز و توانای خۆمان کە هەمیشە بە کەمەیگرین بزانین چیان کردووە. ژمارەی گۆڕەکەی لەسەرە فۆرمەکە، ژمارەی من نووسیومە تەرم ڕووفات تەبعاً ڕاستە، و ڕۆژی کارکردنەکە لە دامینیشیەوە ناو ئیمزای سەرۆکی تیمەکە و هاوکارەکانی تایە ئەمە فۆرمەکەیە. ئایا جوان ئەیبینن؟ بەم شێوەیە ئەم فۆرمانە پڕکراونەتەوە، وردەکاری تەواوی لەسەر هەر پەیکەرە ئێسکێکتیایە، لەسەر هەر گۆڕێکتیایە، لەسەر موقعەکەی تایەتی. و ئەوەش ئەوەیە کە خۆمان نووسیمانەتەوە ڕوونتر و وازەحتر دیارە. ئەمەش هەر بۆ ئەوەی کە زیاتر مەسەن بەرچاوی بینەر بکەوێ خستومەتە ڕوو. سەرەدای دۆزینەوە ڕێکەوتەکە، یان ڕێکەوتی دەرکەوتی ڕووفاتەکان ڕۆژی 7 2004 هۆی دەرکەوتنیان ڕاکێشانی جادەیەک بۆ هەردوو گوندی عەنەب و جەلیلە باکووری هەڵەبجە. سەرەتا هەندێک جلوبەرگ دەرکەوتنەوە بە دەمی شۆفڵەوە هاتن، دوای ئەوە کارەکە ڕاگیرا و ئەنجا دەست بەکاربوون، یعنی با بڵێن یەکەم هەنگاوی دەست بەکاربوونیان لە ڕۆژی 6 دەی 2004 وەزارەتی مافی مرۆڤ و ئاوارە و ئەنفال وابزانم زۆر پێویست نەکە ئەم ژمارانەتان بۆ بخوێنمەوە و کات بگرین. وەڵا حەزەکەم پێویستەکە ئەم ژمارانەتان بۆ بخوێنمەوە، زۆر ڕەنگە زۆر پێویست نەکە. یا چێویستی ئێمە و دوجاریش بەتەمایین بیکەین بە کتێب. بەخێر بێن دکتۆر نیازخان، بەخێر بێن. ئەو کاتە ئاڕاستەی دادگای باڵای تایبەت دژ بە تاوانی مرۆڤایەتی کراوە، ئەو کاتە دادگای باڵای تاوانەکان دانەمەزراوە. ئەوە بۆیە شینم کردووە بۆی کە تەرکیزمان بچێتە سەری، بۆ ئەوەی دادوەرێک بنێرن بۆ تۆمارکردنی کۆنۆسێکی یاسایی دادگا بە و ژمارەی 62 و دادوەر هاشم عەبد حەمیدی ڕاستپاردەوە بۆ ئەم کارە. شارەوانی هەڵەبجەش دەکرێکاری نارد کە لێرە ئەمە ئیتر لێرە کارەسات دەست پێیەکە، دەکرێکاری نارد بۆ هاوکاری تیمەکە. ئیتر لێرە ئیشی حکوومەت دەبینین، کەمتر خەمی حکوومەت دەبینین. تیمی هەڵدانەوە و دەست بەکاربوون، سەرۆکێک و 4 هاوکار لەگەڵ دەکرێکار لە ماوەی 22 ڕۆژدا پەرێزیان دەرکەوت و بە سەرکەوتووی پەیکەرە ئێسکی 30 کەسیان بە شێوەی زانستی دەرهێنا و لە چیسی تایبەت دانران و کەلوپەلەکان و بەڵگە یاسایەکانیان جاکرانەوە، پۆلیان کران. وێنەگرتنی کارەکە واتە ئەمەش هەر ئەچێتە سەر پرۆفێشناڵێتی کارەکە، یعنی کارەکە بەبێ وێنەگرتن بەجێ نەهێشراوە، یعنی چۆن دەڵێ هەنگاو بە هەنگاو وێنەی گیراوەکەوە یەکێکە لە پرۆسەکانی هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ و یەکێکە لە خاڵە یاسایەکان. پۆلیانکردن و پاراستن، بەڵگە یاسایەکان چی بوون؟ خشڵ، پارە، کلیل، شانە و تەزبیح، نوشتە و مەمکەمژەی مناڵ و هەتا دوایی گوازرانەوە بۆ فەرمانگەی مافی مرۆڤ و ئاوارە و ئەنفال لە هەڵەبجە. ئەو کاتە کە ئێستا و فەرمانگەیە نەماوە، بەمبەستی پاراستنیان کە بەداخەوە نەپارێزران. ئەمەش دەردێکی گەورە بوو. پۆلیانکردن و بە خاکسپاردنەوەی ڕووفاتەکان هێشتنەوەیان هەتا ڕۆژی 16 ئازاری 2005، ئەوە دیارە ینی بۆ مناسبەی یادی 16 سێوە وەک چۆن دەڵێ وەکو هەمیشە بەکارهێنان لە ساڵیادی چیمەبارانی هەڵەبجەدا بە خاکسپێرانەوە کە سەرۆکی حکوومەت و ئەوانە تیا بەشدار بوون. سەرپارچە زەویەکەشم دیاری کردووە. تیمی هەڵدانەوەکە بریتی بوون لەمانە لەم بە ڕێزانە کە منە تا ئێستا گەڕێم بە دوایانە، تا ئێستا یەکیان لەوانە کچی شێخ جەمالە قەڵەوە نایەندۆزمەوە، یعنی ئەمانە بەڕاستی قابلیەوەن پەرایان پێ بدرایە، ڕێزیان لێ بژیرایە و بەڕاستی مەسەن لەو تیمی هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ کە وەزارەتی مافی مرۆڤ و
با بڵێن دوای وەزارەتی کاروباری شەیدان بەیەکەوە تیمیان دروست کردبوو ئەبووە ئەمانە بەڕاستی هەروەکو ڕێزلانیش وایە لە ناوە تیمانەیە بوونایە سیروان ناوەکانی بخوێنمەوە سیروان عەزیزەکرەم لە مامۆستاوە لە پەیمانگای تەکنیکی سلێمانی عادل عوسمان فەتاح شارەوانی سلێمانی فەرمانگەکان پەیوەست جەمال زانکۆی سلێمانی کۆلۆژی زانستی بایۆلۆژی نیان حەمە ساڵح عەبدولقادر زانکۆی سلێمانی کۆلۆژی زانستی بایۆلۆژی لە شوێنێکدا ناوی ئەم دوو کەسە شاتەوە بەڵام ناوی باوکیان نەنووسراوە لەو فایلانەی کە لە بەردەستی منان بەڵام من هەر یعنی وەکو مافی خۆیانە بۆیە ناویان بێنم یەکیان ناوی کاوەیە و یەکیان ناوی ڕێبینە فەرمانبەرانی فەرمانگەی بەڕێوەبەراتی مافی مرۆڤ و ئاوارە و ئەنفال هەڵکەوت و فواد و هاشم و فەیسەڵ بەشداریان کردووە لەم پرۆسەیە بەشداری و بێباکی ئەو کرێکارانی لە شارەوانی هەڵەبجەوە نێرابوون بریتی بوون لە 10 کەس ئەفسوس 6 لەو کرێکارانە بەرکەوتن واتە لە پرۆسەی هەڵدانەوەی گۆڕەکە بەرکەوتن بۆ لەبەرەوەی بەڕاستی ئەمە ناچێتە بەڵێن ئەم خەلەلە ناچێتە ئەستۆی تیمەکە ئەوە چێتە ئەستۆی ئەو لایەنەی کە بۆی ناردوون لەبەرەوەی هیچی پێ نەدابوون ڕاستەکەی نە جلوبەرگی تایبەت نە دەستکێش یعنی هیچ وقایەکیان نەبوو بەڕاستی ناوی کرێکارەکانی ژەم دە کرێکارانە بوون بەشدار بوون و ناوی شەهید و بریندارەکان لە ناو کرێکارەکان 5 بریندار بوون یەکیان 2000 جانی لەدەستدا و کاک سەیفوریش وابزانم 2000 جانی لەدەستدا ئێستا بوون بە دوان لەو بریناران ئێستا 2 کەس جانیان لەدەستداوە لەناو ئەو کرێکارانەی کە لەم گۆڕە تەنها بە ئیشی خاکەناز و هینیان کردووە هەڵکەندنی تایبەتیان کردووە ئەوە نەبێ بڵێن مامەڵی تەواو لەگەڵ ئێسکەکان بکەن بەس 2000 تر دێنە سەرەوەی کە ئەمانە بۆ بریندار بوون پشتڕاستکردنەوە دەربارەی مانەوەی مادەی چیمیایی ئەمە هۆیەکێتی ئەمە هۆیەکێتی و یەکێکیشە لە بەرپرسیارەتی هەموو خەڵکەوە بە تایبەت حکوومەت زۆر ئەبێ بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەم مۆزوع بکە یەکەم لێدوانی عەبدولحەمید مەیاحی بەرپرسی کەتیبەی بەرگری کیمیایی لە وەزارەتی بەرگری عێراق لە هەڵدانەوەی گۆڕێکی تری بە کۆمەڵ لە ناوچەی ئەحمەداوە لێدوانی بۆ ئاژانسی ئەنەدۆڵدا بوو کە لە هەڵدانەوەی گۆڕیا بەپێ ئامێری پشکنینی کیمیایی دەرکەوتۆ کە کاریگەری بەسەر خاکەکەوە زەڕنیخ و سیانی دیتیایە لەبەرەوە ئێمە ئەبێ لە هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ تەنانە لە تەعمیرکردنەوەەوەی خانوەکانی هەڵەبجەش ئەبێ زۆر بە وریای مامەڵی لەگەڵا بکرێت تەبان من بۆ ئەم مەبەستە هەڵبەت لە کتێبەکەیان نووسیمە ئەوەش من چوون بە لای سەرۆکی شارەوانی ئینکاری نەکرد لەوەی کە ئەو کرێکارانەی ناردووە ئینکاریشی نەکرد لەوەی کە بریندار بوون وشتی تریشی پێوتم ئەوەی کە خۆی ناوی ناشتی تر بەڵام 2000 بڕیاریدا هەموو زانیاریەکەم دەربارەیەوە باتێ بەڵام هەر بەڵێن بوو وەکو هەموو بەڵێنانەی کە دراوە هەر نەمبینیەوە ڕاستێکی هەتاکو ئێستاش هەر نەمبینیەوە بەڵام دانی نابەوەی کە فعلەن کەم تەرخەمی هەبووە و بەبێ جلوبەرگ نێراون دووەم راپۆرتی پزیشکی و شیکاری تاقیگە لە بەغدا و راپۆرتی دکتۆر تایر هەورامی سەلماندوویەتی کە سەیفور ئەسکەندەر خەزۆری دکتۆر هەردی بە کاریگەری شیمیایی گیانی لەدەستداوە لە دۆسیەکەشدا ئاماژە بەم پشکینە نەدراوە ئەو دۆسەیە کە لە وەزارەتی کاروباری شەهید و ئەنفالکراوانە بەڵام تاکو ئێستا وەکو برینداری شیمیایی و یا وەکو شەهیدی شیمیاباران حسابی بۆ نەکراوە یعنی ئەمەش جارێکی تر تێنەگەیشتنەوەی دام و دەستگای حکوومەتە چۆن مامەڵە لەگەڵ نەکرد هەر قوربانیەکی جینۆسایداکە بانگەواز و بەدەنگەوە چوون ڕێونەوەی تەمومەش شۆکی هەڵەبجە و پاڵاز لێرە دەست پێیەکە لە ڕاستیە ئێمە لێرە دوو چیرۆک ئەجێڕینەوە کە بە بڕای من زۆر گرنگە یعنی بۆ یادەوەری زۆر گرنگە بۆ فلم زۆر گرنگە بۆ مەسایلی کەلتوری زۆر گرنگە یەکەمیان شۆکی هەڵەبجەیە کە بانگەوازی بەڕێوەبەراتی مافی مرۆڤ و ئاوارە و ئەنفال بانگەوازێکیان کرد لە دوای هەڵدانەوەی گۆڕەکە کە مەجموعەیەک هەوێیان دۆزی بووە بۆی بتوانن کە سوکاریان بدۆزنەوە شۆکەکەی هەڵەبجە ئەمە بوو کە نازەنین بە دەنگ بانگەوازەکەەوە چێ نازەنی سەر لە هەڵەبجەی تازە ئەژی هەویەکانە بینێ خۆشبەختانە بەس یەک کەسیان لەناو ئەو گۆڕانەیە لەناو ئەو هەویانەیە مردووە ڕاستە هەویەکانیان لە گۆڕی بە کۆمەڵا بوون بەس خۆیان زیندوو بوون ئەمە شۆکێکی دروست کرد جۆرێک لە شڵەژانیشی بۆ این دروست کرد بوو لە ڕاستی ئەمە بێتەوە خۆت ئامادەکەی بۆ ئەم جۆرە ڕووداوانە ینی ئەبێ زۆر ئامادە بیت بەوەی کە تۆ موچەی
شەهیدێکت وەرەگری عەفوکە ینی ئەنفالکرایەکە وەرەگری هەویەکەی لە گۆڕی بە کۆمەڵاتەوە بەس بەیانی بێتەوە یعنی کاتێک کە تۆ ئەمەد لابێ بە شۆک بەڕاستی ینی خۆت ئامادە نەکردووە بۆەوەی کە تۆ لەگەڵ تاوانێکە مامەڵاکەیت مەسەڵەن ئێستا بۆ نمونە لە شنگال ئێمە ڕەنگە ڕوبەڕیشتی زۆر قرس و ئاڵۆز ببینەوە لە ڕووی سایکۆلۆژیەوە بەس دەبێت تۆ خۆتی بۆ ئامادە بکەیت بۆی کە بتەوێت هەویانە بوون بەداخەوە نازانم کاک جەلیلم بۆ خستۆتەوەیەوە خزم کە سوکاری ئەوانە بەس عوسمان و ئاراس لەناو ئەو کەسانە گیانیان لەدەستدا بوو ئەوانی تر بە زیندوی مابوونەوە و شکر خۆشبەختانە لە زیندون شۆکی پاڵاس چیرۆکێکی هاوشێوەی ئەمەیان کاریگەرترە بەڕاستی دوای هەڵدانەوەی گۆڕەکەی حەزەر بە هەمان شێوە تیمێکی سەربازی گومانیان کردبوو کە لەم شوێنە چەکی کیمیایی هەیە هەڵیاندا بۆەوە بەڵام گۆڕی بە کۆمەڵ بوو دایان پۆشی بوونەوە بەڵام هەندێک هەویان دەرهێنا وەکو بەڵگە لای خۆیان دوای ئەوەی کە دادگای باڵای تاوانەکان دامەزرام هەویانیان دابەوان بەڵام دادگای باڵای تاوانەکان کە بەداخەوە مامەڵەیەکی چۆنڵی وەکو کەرەستە مامەڵی لەگەڵ ئەو مۆزوعە کرد دوایی دێنە سەر ئەو مەسەلە تیمێکی ڕاستپات بەوەی کە ئەم گۆڕانە هەڵبنەوە یان پێشتر هێزێکی بەریتانی هەڵی دابوونەوە بەڵام دوجار تیمێکی دادگای باڵای تاوانەکان لەگەڵ تیمەکەی سۆنی ترامبل کە لە زۆر شوێن لە کۆسۆڤۆ لە چیک لە ئەرجەنتین لەم شوێنانە گۆڕی بە کۆمەڵیان هەڵدا بووە تیمێکی پرۆفیشنال بوون بەڵام زۆر گران ئیشەکەن ئەوانە مەسەڵەن بە پارەیەکی زۆر ئیشەکەن دادگاکە ئەویست یعنی بەڵگەی قانونی گرنگی بەدەستەوە بێ ئەم تیمەی ڕاستپار بەوەی کە ئەم گۆڕانە هەڵبنەوە لە ناویانە چەند هەوەیەکیان دۆزیەوە جارێکی تر گەڕان بە دوای کەسوکاری ئەم هەویانە هێنان لە سلێمانی پاڵاس ئەم کەسوکارانەیان بان کرد بەوەی کە ئامادەیان کەن بۆ دادگاکە وەکو شایەت من لێرە تکایە سیر کە ئینسان چۆن وەکو کەرەستە بەکاردێ یعنی لێرە من لەگەڵ ئەو پەڕی ڕێزم بۆ دادگاکە من دادگاکە بە سەرکەوتوو ئەزانم یعنی قسە لەسەرەوە نیە بەس بەکارهێنانی دیوێکی ئینسان بۆ چی بەکارهێنێ بەس مەعاناتی کەسەکان خۆیان لەکوێیە ئەمە مەوزوعەکە کە بانگیانەکان سەرخۆشیان لێکەن پیان ڕاگەن کە ئێوە کەسوکارتان فاتحیان بۆ دابن و پرسیان بۆ دابنێن کەسوکارتان نەماون ناوی شەهیدەکانە خوێننەوە ئەوانەی کە شەهید بوون لەم گۆڕەیە ئەم کەسانن لەوێ بەداخەوە ئێستا ئایشێ تووشی نەخۆشی شێرپەنجە بووە لەوێ ئایشێ ئەبورێتەوە ژنێک ئەبورێتەوە دوایەوەی کە بە چیرۆکەکە ئەزانن سەبەبی بورانەوەکەی چییە یەکێک لە تیمەکانی دادگای باڵای تاوانەکانیش ئەبورێتەوە یعنی شۆکێک دروستە بێ لەبەر ئەوەی ئایشە و تەیفور و سێوە هەرچێکیان لەو ناو ئەو خەڵکەیە دانیشتون کە ئەوان وەکو شەهید ناویانە خوێندنەوە شۆکی ئەمە چی بوو لە ڕاستی شۆکی ئەمە ئەوەیە کە تەسکەرەکانی هەموو خانەوادەکە لە ژیرفانی دایکیان بووە دایکیان لە گۆڕەشی بە کۆمەڵا بووە ئەمە شۆکێکی دروست کرد دوجار ئەمە لە دادگاش بوو بە کەیسێکی زۆر گرنگ نهێنی ئەم شۆکە ئەوە بوو کە باسم کرد دایکیان لە گۆڕەشی بە کۆمەڵا بوو ئەمە پێناسەکانیانن ئەمە تقریبا خۆم تۆزێک پاکم کردوونەتەوە بۆیە پاکیشم نەکردنایەتەوە بەڕاستی کارێکی باشم نەکرد چونکە بەڵگە نابێت دەستکاری بکرێ ئەمە تیمەکە بوون ئەو تیمەی دادگای باڵای تاوانەکان ئەوەی کە بورا بوو ئەم پیاوە ڕەشە بوو بەداخەوە ناوکەیم نەنووسیوە عەفوکەن طبعا چیرۆکی ئایشێ خۆی من پرزنتەیشنێکی تایبەتم لەسەر ئایشێ هەیە تایبەت لەسەر ئایشێ لەبەرەوەی دوو وێنەی ئایشەم هەیە ئەم وێنەیەی لەگەڵ وێنەی سەردەمی کچێنی لە باخچەیەکە دانیشتووە بەرحاڵ ئەمان باسێکی ترە ئایشێ کۆڕێکی تری بۆ بکەین کە ئایشێ چۆن تەحویل بووە مەسەڵەن لە ژنێکی لە شوناسێکی کوردیەوە بۆ شوناسێکی بەدەوی یعنی کوردبوونی لەدەستداوە یعنی هیچ ڕوخساریشی کوردانەی پێوە نەماوە بەرحاڵ ئەمەیان مەوزوعێکی ترە ئەمە وێنەی ئەو کەسانەیە کە لە گۆڕە بە کۆمەڵەکەی ئابوون ئەمە دەنگ ئەبێت التي تم العثور عليها في الاحوال المدنيه التي تم العثور عليها وين؟ في مقبره الحضر. تصوركم جوتان لي نبي
الهوية طلب عرضها. عرض الهوية يا رجال، هذه الهوية أو هوية الأحوال المدنية بإيش؟ كوكب حجر عقرب. العرفة هو ماذا؟ صلة الحرارة بين المنتج وهذه الهوية، بين كوكب حجر عقرب. كوثر حسن عبد الله مش مع أواء قريبة كمرة العصر. پێم وایە بڕۆین باشترە لەبەرەوەی زۆر کات یعنی چیرۆکەکە ئەمەیە کە باسم کرد. ناوی قوربانیەکانی گۆڕەوە کۆمەڵەکەی قەلیج ئەم 24 کەسە بوون کە ئەمانە دۆزرانەوە، خۆیان 30 کەس بوون. ناسنامە بەڵگەیە نامە یاسایەکانیان یە قوربانیەکان ئەم هەویە و کەلوپەلانە بوون. دوجار لەسەرم عومەرە قسەیەکەکەم هیوادارم لام نەبردبێ. جلوبەرگ و کەلوپەلی قوربانیەکان ئەمە ئەم وردەکاریە کە من ئەمێ باسی کەم زاناوان چۆن ئیشان لەسەر کردووەم تیمە. لە ڕاپۆرتەکەدا بە وردی نیشانەوەی پۆلیانکردن لە ناو فۆرمەکاندا بەم شێوەی خوارەوە دۆکۆمنت کراون لە ناو 26 فایلدا. من تەنها 2 فایلم هێناوە، یعنی تەنها وەکو بەڵگە هێناومە، بەڵام ناو ئەو 26 فایلەیە بزانین چۆن ئیشیان کردووە. هەڵەبجە قلیچ ژمارەی کۆتەڵ قاتێکی ڕنگ و چۆغەر ڕەنگی بێجی ڕنگ دیاری کراوە، خەددار جوتێک پێڵای لاستیک ڕەنگی ڕەش دروستکراوی عراقی ژمارەکەشی ئەگەرما بێ نووسراوە. چەند پاچە ئاڵتونێک کە بریتین لە گوارە و مستیلە و یەک نقێمی ڕنگ پیرۆزەی، کلیلێکی شکاو، پاچە ئاسنێکی نەزاندراو، خاتێکی کوردی قاوەیی شەرواڵ و چۆغە کراسێکی سپی خەددار، جوتێک پێڵاوی لاستیک و گۆرەوی زەرد، قەمسەڵەیەکی نیلی ناوفەر و بلوسێکی خۆڵەمێشی کاڵ، دەفتەرێکی بچووکی تەلەفۆن، بەرگی قاوەیی پەڕەکانی دیار نەماوە لە گیرفانی سەرەوەی قەمسەڵەکەدایە. سەیری ئەو وردەکاریەکە، یعنی کە ئێمە باز لە ئیشی ستاندارد و وردەکاریەکەین ئەمەیە، نەیوتۆ لە گیرفانیا بۆیە، ئەڵە لە گیرفانی سەرەوەی وایە. قەمسەڵەیەکی ڕەنگڕەساسی بلوسێکی هەناری و خەتی نیلی تێدایە، عەزیەکی قاوەیی تۆخ یەخەکەی برنجۆکی سپی پێوەیە، مستیلەیەکی تەل و چوار موروی پێوەیە، دوانیان زەرد و دوانیان سوورە، کراسێکی سەوز و پشتێنێکی کوردی گۆڵداری ڕەنگ قاوەیی. وێنە و بەڵگەکانی هەڵدانەوە ئەم پرۆپس و کەلوپەلانە لە ناو گۆڕە بە کۆمەڵەکەیان. طبعا من لەسەر ئەم سەعاتانە شتم زۆر زۆرە بەڕاستی، هەر لەسەر سەعاتەکانەوانەی کە لە گۆڕی بە کۆمەڵ بەداخەوە هەندێک شتی ناخۆشیان دەرهات دەکرێت. لە من تا ئێستا ئەوەی پێگەیشتم لە ناو هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ لە 3 گۆڕە سەعاتەکان ئیشیان کردووە. یعنی ها بەڕاستی بابەتێکی هێنا، یعنی بابەتێکی زۆر زۆر سەرنجڕاکێشە لە شوێنی جیاوازیش. بەڵام بەداخەوە لە هەندێک جارە بابەتەکان تێکەڵەکرێ. مەسەڵەن ئەم سەعاتە هی گۆڕێکی سەماوەیەی هەڵەبجەیە، ئەڵێن ئەمە لە سەماوە دۆزرایەوە. سۆشیال میدیایکە من تێناگەم بە چ منطقێک، بە چ لۆژیکێک، حتا بە چ ئەخلاقێک تۆ ئەم بابەتانە لە سۆشیال میدیا بەهای ناهێڵی، قیمەتی بینینی ناهێڵی، یعنی قیمەتی دۆکۆمنتاری ناهێڵی. نازانم یعنی جارێک دوو جاری لەسەرەوە نووسیم کە من هەستەکەم ئەمە دەستێکی لە پشتەوە بێ، یعنی هێزێکە بێ کە ئەماکە چێ نەمانە لە دادگای باڵای تاوانەکان دەرەهێن و لە سۆشیال میدیا عەرزێکە. لێرە یەک نوێنە هەیە هیوادارم زۆر باش بیبینن. ئەم نوێنەیە ئەگەرم لە حەزە بکەن مناڵێک لە بینی هەردوو قاچایەتی. سەعاتەکەی دەستی مەمکەمژەیەکی زەرد، حەزەکەم ورد ببنەوە لێی دوای ڤیدیۆیەکە بینن. پرۆفیشناڵەتی تیمەکە لێرەشا زۆر جوان دەرەکەوێت. تەواان بێڕەحمانەترین و خراپترین گۆڕەوەیە کە بە پاچوخەکە ناسەڵی بیتەوە، دەبێ بە فڵچە و کەمچە و پێشتر مەسحەت بۆ کردبێ و ئەوانە هەرچەند من شارەزای یان با بڵێم من اختصاصی من هەڵدانەوەی گۆڕ نییە، بەڵام ئەوەی خوێندومەتەوە و پرسیارم کردووە بێ بەم شێوەیە بێت. ئەم ڤیدیۆیە هیوادارم بتوانین بازیکەین.
ئەبێ عەرزی کەم ئەم ڤیدیۆیە بێ عەرز کرێت هەر ئەبێ عەرزی کەم ئەم ڤیدیۆیە زۆر گرنگە بۆیە وتم دیقەتی ئەو مناڵە بن نا نەبوو بەداخەوە ئێستا ئەیخێنەوە بەس فاوسیکە لە یەکە بەداخەوە ئەوە بە ڤیدیۆ پێش ناشتنیان ئەو مناڵەم دۆزیوەتەوە یعنی بە سوتفا یعنی ئەوە نەبێ بڵێم وەڵای ئەمە من کارێکی زۆر زۆر مهمم کردووە سەیری ڤیدیۆکانمە کرد دوای هاتم بەراوردم کردووە جا دوای پرسیارم کردووە ئەم مناڵەی کە بینیم لەناو ئەوەی کە لە بینی هەردوو قاچی ئەو پیاوەیە ئێستا ئەیبینن پێش ناشتنیان ببورن لەو دابڕانە وازی لێ بێنە بەخوا زام ناکرێت بەڵێ ئەخر نایبینن مەگەر دوای ئەم شەو لە فەیسبوک بۆتان دانێم ڕاستێک نایەت کاکە وازی لێ بێنە ببورن کاکەوە ڤیدیۆیەکە ئێرانیەکان دایانە پۆشن کۆیانەکەنەوە ئەو مناڵەی تایە ئەو پیاوەشی تایە بە هەمان ئەو لە قەمسەڵەیە بەڵام من هێشتا گومانێکم هەیە بەڕاستی ئەوەی کە من ئەخاتە سەر ئەوەی کە ئەم گومانە دروستکە سەعاتەکەیە سەعاتەکە نابینم ئەوەیە یعنی هێشتا ئەم گومانێک هەیە بۆی کە با بڕوا کاک اینجا دێنە سەر گریمانەکان لەسەر گۆڕی بە کۆماڵ لە حاڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ و لەسەر کارکتەرەکانی لەسەر ڕووفاتەکان ئەبێ هەندێک گریمانەمان هەبێ چونکە مەرج نییە ئەوانەی کە پێناسەکان لە گۆڕی بە کۆمەڵدا بوون مردەبن مەسەڵەن بۆ نمونە ئەگەر زمناکۆ پێناسەکەی لە یەکێ لەو گۆڕانەیە بووە کە لە هەڵەبجە هەڵەدرێتەوە دوای هاتنەوەی زمناکۆ و ناسینەوەی بەم وەزعی دەسەڵاتی کوردی و حکوومەتی یاریمی کوردستانەوە زۆر زۆر قرس و ئاڵۆزە بوو ئەوە تا خۆتان کەسی مریەمە بینن مریەم یعنی بێجگە لە مریەم هەندێکیانەیە هەر وەرنەژیراون هەر دەرکراون لە هەرێمی کوردستان جاوەرە مەسەڵەن ئێستا بۆ نمونە گەر ئەم هەویەی مریەم هی ژیان هەڵەبجەی یا هی زمناکۆ لە ناوێکێ لەم گۆڕانەیە بووە کاینات نەبوو بیسەلمێنێکە هەڵەبجە کە زمناکۆ هەڵەبجەیە ئەمە لەبەرەوە ئێمە تەفکیرمان هەنە جۆرێکە لە دروستبینی بەڕاستی یا مەسەن ئەگەر گریمانەیەوە بکەین مناڵەکانی نازەنین بوون لای خۆی نین بەس مەسەن هەویەکانیان لە گۆڕی بە کۆمەڵای بەس مناڵەکانی ون بوون بە دوایی کە ئەدۆزرێنەوە چێ هەیە بتوانێت مەسەن ئەم چیرۆکە ساخکاتەوە ئەگەر پێناسی گریمانەی ئەو بکەین کە پێناسەکەی تەیمور لە گۆڕە بە کۆمەڵەکەی سەماوەدا لە جیرفانی دایکیدایە کە بە کۆمەڵ کوژراون تەوان خۆتان نەزان چیرۆکی تەیمور چۆنە بەڵام بۆ زانیاریتان خەڵکێ لەگەڵ تەیمور ڕزگاری بووە و لە سعودێشە دەسەڵاتی کوردی ئامادە نییە بە دوای بچێ بۆ زانیاریتان و بۆ زانیاریتان بۆ خۆم شایەتم کە خەڵکەیە کچ هەیە لە بەسرەیە تەنانەت گیانمانە پەرلەمانی عێراقیش ئامادە نین بە دوای بچن و لەوەش قورستر لە کەرکووک لە کەرکووک هەژار هەیە کە ئێستا بۆ بە ئایدن لە عایلەیەکی تورکمانە هەموو شتێک کۆتایی هاتووە بەس فاسی دیێنێن ما ئامادە نین فاسی دی پارەی دیێنەیەکەی بن ماڵەکەش ناتوانن بیان یعنی ئەم گریمانانە بەڕاستی زۆر 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 پێویستن عەفوم کەن ڕوانین بە چاویلکەی ڕەش لە دوای جەنگ و جینۆساید یەکەمین ئەرکی ئێمە دادپەروەریە ژیانێکە کە بە هیچ جۆرێک نەچێتەوە سەر فاشیزم و سەر بەعسیزم و سەر ئەوەی کە ئێمە لە بەعس بچین بەڕاستی
بەداخەوە ئێمە تاکو ئێستا مامەڵەمان لەگەڵیەکە ئەگەر بەعسیانەش نەبێ زۆر توندە زۆر تون ڕەفتارانەیە. عومەر مستەفا لە پیشاندانە نایبینن بەداخەوە ئەبێ بیبینن. بەهەرحاڵ ناخۆشترینش دەوێت تۆ لە دۆسەیەکی ئینسانی وەکو جێنۆسایدا ئیش بکەیت، دوژمنی ناڕەوات بۆ دروست بێ، دوژمنی ناحەقت بۆ دروست بێ، بە ناحەق بە ناحەق. مەسەڵەن ئێستا بۆ نمونە لەسەر ئەم عومەرە من ئەتوانم بڵێم حەشر و نەشری دنیام پێکراوە. بۆچی؟ لەبەرەوەی عومەر هەوێ ئەتفای هەبووە، کاتی خۆی چەکێکی جێی شەعبیان ناوەتێ، ڕقەمی سیلاحەکەی لەسەر هەویەکەیەتی. بەڵام خۆ عومەر مەفرەزە خاسە نەبوو، وا دامنا مەفرەزە خاسە بوو، ئەم دامنا ئەمن بوو، تەواری بوو. ئەمە ئێمە توانین بەو دیوایە بیخوێننەوە فاشیزم لەگەڵ شوێن کەوتۆکانی خۆشی تون ڕەفتارە. لە هەڵەبجە 73 کەس کە شەهیدی چیما بارانەوە بەچەکی چیما کوژان جاش بوون، جاشی خراپیش بوون، بەڵام ئەمانە قوربانی ئەو تاوانن. یعنی کە دارستانەکە سوتا داری بێلایەن چییە؟ یعنی من نازانم. دوای ئەوە یعنی ئێمە تێگەیشتنمان بۆ جێنۆساید نابێ بەم شێوەیە بێ. یعنی تۆ کە لە بواری جینۆساید ئیشەکەی بێ بڕوایەکی زۆر قوڵت بە مافی ئینسان هەبێ، بە کەرامەت و شکۆی ئینسان هەبێ. سەی لەوایە ئەوانەی کە بەگژمە هاتنەوە ڕێکخرا و چالاکوانی کۆمەڵگی مەدەنی بوون کە پیان وابوو کە من سوگاتی بە شەیدەکانی هەڵەبجاکەم لەبەرەوەی جاشێکم هێناوەتە ناو کاکە خۆی لە گۆڕی وە کۆمەڵ ڕفاتەکەی دۆزراوە. بەڵێ چیرۆکی عومەر ئەوەیە پێتەڵم بەس لەبەرەوەی کارمەندی ئەتفا بووە. خۆتان زانن ئەوانەی کە کات خۆی لە ئەتفا و لای زۆر جار بە زۆری زۆرداری چەکێکی جێی شەعبیانە هەیە. نەوتۆمە مەفرەزە خاسەیە، نەوتۆمە دڕندەیە، نەوتۆمە تیرۆریستە. یعنی ئەم مامەڵەیە لەگەڵ قوربانی زۆر زۆر زەحمەتە بەڕاستی. هەر ڕێک ئەمەیان پێوتمەوە تایتڵەکەیەتی ئەو قارەمان نەبوو جاش بوو لە کۆنگرەیەکی نێودەوڵەتی. إلى رسميات عشان تومار كذا. أبي تومار كذا تحسين تونجا شيء بالله شيء شيء ما بارانا يترخو أما دعوة وقت كبراهين بو يعني كارمندي دولت بو يعني هيج جناح كتيرين أبو أو كسایت ولایەنانەی کە لە کاتی هەڵدانەوەی سەردانیان کردوون من بە زیاداشتم کردووە ڕاستیەکەی زۆر بە پێویستی نازانم مەسەلەنەوە ئانکلودەوە بەڕێوەبەر وەزیری مافی مرۆڤ و ئەوانە سەردانی هەڵدانەوەی گۆڕەکەیان کردووە هەڵوەستە و ئەفسوس زێر و خشڵەکە ئەوانەی لەو گۆڕەیە بوون بە نووسراوی ژمارە ئەوەندە فەرمانی وەزاری بە نرخی ڕۆژ بەهای ئەو خشڵانە درایەوە بە وارسی شەیدەکان ئەمە کارێکی زۆر زۆر باش بوو نەدرایەوە بە شەیدەکان هاڵتوونەکەی پارەکەیان دانەوە بە سعری ڕۆژ بۆ لەبەرەوەی بێ بە مڵکی گشتی لای جوولەکانیش هەروایە جووەکان ئەگەر پۆڵچەی قوربانیەکیان دەستکەوێ کە هیچ بەهایەکی مادی نییە بە $1 ملیۆن نایفرۆشن هەر نایفرۆشن ئەمە من پێم کارێکی باش بوو بۆیە ئەبێ ئەو کارانەی کە باشن بەڕاستی بنرخێنرێن تەقدیر بکرێن بەڵام ئەوەی کە خراپیشیان کردێ بڵێن کارێکی خراپیان کرد بڕی پارەکەشیم نووسیوە بریتی بوو لە $5,902,800 دیناری چاپی نوێ خشلەکان لە مڵکی تایبەتەوە کردەوە بە مڵکی گشتی ئەمە سەروەتێکی نەتەوەیی و یادەوەری قوربانیەکان لە مۆنومنتی شەیدانی هەڵەبجە پارێزران لە باری ئەخلاقیەوە هەموو پارێزراو دەبین لەوەی کە خشڵ و زێڕی قوربانیەکان بەکاربێنن ئەمە بۆ من نووسیمە لە ڕاستی ئەمە چیرۆکێک کە منی تەزاندووە هەمووتان وابزانم چیرۆکی مریەمتان خوێندۆتەوە یا بینیوتانە مریەم و فریاد ژن بە ژنیان پێکراوەی کە بخچەکەی مریەم ژن لە مۆزەخانەی نیشتیمانی جلەکانی مریەم هەڵواسراوە بەڵێ فریاد هیچ موچەیەک شمولی نەکرد حەد ئەینەن چیرۆکی مریەمیە تۆ سەیری ئەم مامەڵەکردنە لەگەڵ قوربانی هیچ ئیمتیازێک شمولی فریاد نەکرد باشە بەڵام فریاد کە تووشی نەخۆشی بوو جلەی بووکێنەکانی خۆی فرۆشت بۆیە نەشتەرگەری پێ بکە ئەمە یەکە من لێرە نووسیومە
يعني كاتك أم كلو بلانا أم دوكومنتانا بن بملكي قشتيو أبن بملكي مونومنتيك لراسي درفدنا رخصي بويك من جلي قرباني بكرموا مثلا لا أهانيك على بالكم يا قواري يشي جان لجوبكم يعني زمينة كي بونا رخصيني كاتك الدولة هي أفكاري حكم داري وخبر ورتيو ما في إنسان وشكوي قرباني هي لراسي أم زمينانا زور كما بنوه برابراتي ما في مروف للرجل بيستحوت يعني زي 2005 همو كلو في الخشلكين رادستي محمد خضر رشيد كتبو أوي بفرمي رادستي وزارة الروشنبيريا بكات ودوهجار رادستي مونومنتك كرانو بلام بو أوي هل بجيرين دواي ورقتني على ديزاين طبعا من اون بيني بو كاريكي زور جوان بو براستي يعني ديزايني كي زور جواني بو كرابو مو هاوية كان قوارا كان خشلا كان دان درابون ابويا للرجل شانزي سي نمايش بكرين بلان بداخل لسوتاني مونومنتك اوانيش بشي شان بطالان برانو بشي شان سوتان اوي كلام اقر لمالي خبردان او ببورن بقول لك تحسين او كلو بلانيك لمونومنتكا سوتان بريتيبون لمعنى بس براسي حزكم توز باليتي كم بيشتر باس مان كردبون درنجا مكاني بله درنجا مكاني ام باسه بيمان دلت كالدانوي غوري بكمل سن گرنگه هندش الوزو هستياره ناسينوي رفاتكان بهوي بيناسكان يعني او خالتي گرنگه بلام عليرا ابي حلوسته يمكن اگر بياساي هل ندرينوا دورنيا بيناسي كسك بتسر رفاتي كسك كتر ام بيناسا لجفاني من سروا او دمدو سكا الوزكا رنga حقوقيش چواشا کرد براسي اگر اراده بکن لم بارش ده هزو توانا و شارزایی من هيو کوئی کبینی من بلام اوی آمادنی پشتیوانی حکومتا اوی ریگره کردبینیه دنا او توانای خمالی لهردانوی گوری با کمال دا که براسی پروسیشی هستیار و حساسه بونی کسانی خوبخش لو بارده بلگه کمیل و توانای کارمان هیا بداخل محسوبیت و برجواندی حزبی او لا نشي بخصو تناند او تيمي كلا غوري وزاره دروستي كدو برواكي جاري واحد بو بيلان لبيانا بو يعني كاتشي انسان حسب طريقيك كسي زود خو بخشو جدي شانتي هيك هذا بابلين وسائلك خبرتني او توان بيوني من لقال وزير الشيدان من موظف بوتم كاغارم بس بيمبلي اسا امانه يشان رسمي شان بقري لا كونفرنس كينيو دولتي بلاي كاتو بلاي امرتي مكي وزاره الشيدان تاخذ قبوليكي حياه مانت حياه مانت يعني خذ نبي امتي جلي كتابتي انا برابط ما مشكله ما افكاري دوله داريه كمان هشتا زور گوری با کمال لدوروبری حلب جهان اگری زورتری شان گوری با کمال اگری گوری با کمال زورتری شيء لوناچه نمونهش هم گوری قلیجه يعني هم گوری قلیج يعني معقول نيش شارواني هيك حسابي شي نكرد بيه بوي كمال كوجيك لي رودار ريك برا شوفل لي او ببي هيك حسابك كاكا حلب جا بيزوب مع قوبتبا حلب جا عسكر باليسان ابي زور بوري امام الله لقال خاكا كي لقال رزداري ولقال باخا كيف ابي بزاني لهمش وانا اجري وهيك قوري بكمال صاروخي كيميائي تشكي كيميائي هبت يعني زور بلامو سيره انبيا باشيه وبوزاني ياريت عن همو امشتان لقال صاروخي شارواني قصه كراوه لقال قام قصه كراوه او كاتم حافظ يعني نبو لهالدانوي قوري بكم قورك دا دردك كتيمي هالدانوي كارامو دسباكو بسليقه بون اوش يتشكل لخالكان او انيك تيمي هالدانوي قور ابي معاشكاني شان زو برز به لبري بير لدزيني ثروتكنا كانوا شو كدو اجار امك بوبا بكلو بالي متحف بهاي زو بياكن بلام هيك او حسابات انا نكره ولا درسك تيمانا او تيمي قور كان هالدا تو دسباك بون باس مانكر لما 26 شيء اساسي وسي 26 سال رابر طبعا اما 4 سال فيش استا من ام باسم بيشكش كد ولا زانكوي امريكي لما انا ده هذا نوي چندين غوري بكمل لنا خو درو كردستان هشتا نبوي نخاوني
یادەوەریەکی نیشتیمانی بتەوان بۆ ئەم گۆڕانەش یعنی تەنان بۆ ئەمانەش هیچ وەفایەکمان نەوە پێویستە شوێنی گۆڕی بە کۆمەڵ کوێر نەکرێتەوە طبعاً بڕواتان بێ دەستگای ڕاگەاندن نەماوە بە نووسرا بۆی نەبم مەسەرەن بۆ نمونە و شوێنێک کە گۆڕی بە کۆمەڵی لاڵە درێتەوە هیچ پێویست ناکە تۆ پڕیکەیتەوە بیکەی بە گەنم و جۆ زۆر ئاسانە ئەگەر ناتوانانی مۆنومنتێکی لێ دروستکەی یەک بەردی گەورە لەو شاخە بیانە لەوێ داینێ دای تاشە ئەگەر ناوەکان هەیە ناوەکانی لەسەردانە گەر نییە بن لە ژمارەی قوربانیەکانی ئەوەندە تەواو یعنی هیچ قورسایەکی تیانە بڕاتان بێ گەر دەسەڵات بەدەست منەوە بێ زۆر بە ئاسانی بەردی ئەو شاخانەی کورسانە بم لە سەماوە دایانێ داشێت تاشمەڵەمەوە نەگۆڕی نابێ ئەو شوێنانە چۆڵ بکرێن نابێ پڕ بکرێنەوە لەگەڵ بەرپرسێکی ئام گەورەی ئەم حکومەتە قساکەی پێکەنێ وڵا خۆ بیرۆکەیەکی جوانە بەڵام ناچێتە بواری جێبەجێکردنەوە سەیرە بەلامەوە ڕاستباردەکان شوێنی گۆڕە بە کۆمەڵەکانەوە باسمان کرد مەسە ئێستا بۆ نمونە ئەو جادەیە قلیچ ئەمێنێم بڕات بێ بە سوتفە بەرچاوکۆی هێنام یعنی کاتی خۆی پێم ئاوتۆن کاکە ئەو جادەیە لارکەنەوە ئەوتە ئەیبینین بۆ دارێک لار کراوەتەوە هەر جادەکە لار کرایەتەوە ئەو شوێنەی کە ڕووبەرەکەی پیشاندا لار بکرایەتەوە یەک دیواربند بکرایەتەوە و نای قوربانیەکانی لەسەر بێ ژمارەکەی لەسەر بێ و جادەیە بە لاری بڕۆشتایەت چییە بۆ یعنی خۆی ئەبوو بە مۆنومنت ئایا ئەمە شتێکی قورسە کارێکی قورسە بێگومان قورس نییە شارەوانی هەڵەبجە ئەو شارانەی کە کۆمەڵکوژیان تێدایە بێ لە ماسەر پلان نۆژەکردنەوەیە ئەوە باسم کرد کە ئەبێ ئاگادار بن پەیڕەوکردنی یاسای گۆڕە بە کۆمەڵەکان کە قەدەغەیە لەیان خەڵکەوە یا بە شۆفڵ و بە پێچ و پەمەرە هەڵبدرێنەوە میدیا و ڕێکخراوەکان هاوکار بن کە سوکاری قوربانیان لە هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵدا پەلە نەکەن بۆی هەڵدانەوە بە ستانداری یاسایی و پزیشکی دادوەری بڕە کەلوپەل و خشت و یادگارەکانیان لە مۆزەخانەی تایبەت و لە مۆنومنتدا هەڵبگیرێن و ببن بە مڵکی گشتی بەڵام دەشێت قەرەبوو بکرێنەوە و کۆپی پێناسەکانیان بگەڕێنرێتەوە طبعاً ئەو هینەی سەماوە کاکەریم بڕاتان بێ یەک ساڵی ڕێک خەریک بووم تا یەک کۆپی تەسکەرەکانی مناڵەکانیمان دەستکەوتەوە بیدەینەوە بە خۆیان کە کاکامەران سابیر وەهینانەوە کەچی هەر ئەم تەسکەرەیە لە دادگای باڵای تاوانەکانەوە دزەی کردووە لە سۆشیال میدیا ئەڵێ ئەمە لافاوێک هاتووە و دۆزراوەتەوە و ئەوانە مامەڵی پێوەکرێ یعنی سەیرە بەلامەوە بەمبەستی هاندان موچەی باش بۆ کارمەندانی تیمەکانی هەڵدانەوەی گۆڕی بە کۆمەڵ دابین بکرێ نابێت کەسانێک بن پێشتر لە گەندەڵیەوە گلابن یا گومان لێکراو بن بەڵکو خەڵکی ئەمین و دەستپاک بن بۆ ئەوەی هەموو کەلوپەلێکی گرانبەهای گۆڕەکان پارێزراو بن میدیا و ڕێکخراوەکان تۆوی ڕق و چینە و تۆڵەسەندنەوە نەڕێژن بۆ ئەوەی ئەم دۆسیانە لە هەموو تونڕەفراریەک دامان ماڵن و گیانی لێبوردووی خۆشەویستیمان زیاد بکەین بە تایبەتی لە ناو خۆماندا کاری ئەم تیمە بکرێتە بناغە و چیدی کار و توانای خۆماڵی بەکەم نەگیرێت ئەم دواوتەیەشم هەیە ئەیتر من بە بڕای من شەرمە ئێمە دەست و پەنجەمان لە بیابان تێکەڵ بەلم ببن ئێمە لێرە دەست و پەنجە یەکتری بشکێنین و زۆر سوپاستان دەکەم